ئازیزان دۆستانی فلیمسازان خۆشحاڵین جارێکی کە پێتان شا دەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە ماڵەکەی خۆتان لە فلیمسازان بە داوای لێبوردنەوە ئەوە لە ماوەی ئەم هەمووانەیە تاکو ئێستاکە هیچ جارێک ئاوا تاخیر نەبووین، بەڵام داوای لێبوردنەکەم کە هەر جارە و کێشەیەک شتێک کە دروستە بێتەویش لە دەسەڵاتی ئێمەیان نیە. ئەوەی لە دەسەڵاتی ئێمەیە بێ هەوڵە دەین چارەسەریکەین و نێڵین تووشمان بێ، بەڵام ئەم جارەیان تووشمان بوو داوای لێبوردنتان لێ یەکەم بە گەورەی خۆتان بمبەخشن. ئازیزان هونەرمەندانی ئێمە چی لە بواری فلیمسازی، چی لە بواری گۆرانی، چی لە بوارەکانی تر ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆر گەورە کراوە. هونەرمەندەکانمان هەمویان جێدەستیان دیارە، ئەو جێدەستەیان ئەو بەرهەمانەیان زۆربەی تۆمار کراوە. ئەوانەی کە تۆمار نەکراون و فریای تۆمارکردن نەکەوتون زۆربیان بەلاوک و بە حەیران و بە بەیت و بە داستان هەر چۆنێک بێ پێمان گەشتون، دەماودەم پێمان گەشتون، بەڵام پارێزراون. هەر ئەوانە ژمون هۆکارێکی زۆر سەرەکی بۆ پاراستنی نەتەوە و زمانمان. لەو ڕۆژەوەی کە تۆمارکردن پیا بووە هاتۆتە ئاراوە، ئیترچی لە قەوانەوە بێ پێش قەوان سیمە بووە، دوایی قەوان و دوایی ئیتر بۆ بە تەیپ با بڵین دەسرازە ڕێکۆردەرەکان ئەوانەی کە تۆماریانە کرد دەنجیان تۆمارە کرد، رادیۆ پیا بووە، ئیتر بە هەنگاو تا گەشتۆتە تەلەڤیزۆنەوەوانە هونەرمەندەکانمان کەم تا زۆر هەوڵیان داوە بەرهەمەکانیان تۆمارکەن. ئەوەی جێی داخە ئێمە لەبەرەوەی وەکو میلەتێک ئەم میلەتە بندەستە لە هەر 5 پارچە، ئێستا نەک 5 پارچە، بۆ ئێمە باسی خوراسان نەکەین کاکە 5-6 ملیۆنن، بۆ ئەوانش نەبێتە پارچەیەکی کە یا بەشی ترمانەیە زۆرین. ئیتر ئەم میلەتەمان تا ئێستا هەمومان لە هەموو جیەکە لەبەرەوەی بندەستین دژمنان چۆن بێتوانیویانە هەوڵیان داوە بەرهەمەکانمان، سەروەتەکانمان، سامانمان، ئیتر هونەری بێ، کەلتوری بێ، هەرچیەک بێت ئەوان دەستی بەسەرا بگرن، ئەگەر بکرێ بۆ خۆیانی بەرن، ئەگەر نەشکرێ بیسڕنەوە بیسووتێنن. ئەمە کێشەی گەورەمان بووە. اینجا ئێستا لە تەلەڤیزۆنی کەرکووک زۆر بەمانەزانین کۆمەڵێ بەرهەمی زۆر دانسقە و جوان کاتی خۆی تۆمار کراون، بەڵام لەگەڵ ڕاپەڕینە ئەمە نەریتێکی زۆر خراپە لە لای ئێمە هەیە و وەرمان گرتووە. بەو هیوایم لەمە دووە قەدەوە نەکەین، ئەگەر دەسەڵاتێک گۆڕا هەرچی شتەکانە نەی سووتێنین، هەرچی شتەکانە لە ناوی نەبین، بەڵکو بیان هێڵینەوە وەکو مێژوو، وەکو ئەرشیف، وەکو کەڵچەر، وەکو سامانی میلەتێک. اینجا ئێمە لە تەلەڤیزۆنی کەرکووک کۆمەڵێ بەرهەم هاتبوون. ئەم بەرهەمانە چیان لێ هات، چیان بەسەر هات؟ هەنێکیان دەست کەوتون لەبەر سیستەمەکە، لەبەر گۆڕینەکە ئێستا باسیەکەین، بەڕەش و سپی دەستمان کەوتون. هاوڕێیەکی ئازیزمان کەسێکی میدیاکار لە تەلەڤیزۆنی کەرکووکەوە کەوتە چاکسازیکردن و پاکسازیکردن و ڕەنگسازیکردنی ئەو بەرهەمانە جارێکی کە و پێمان ببەخشێتەوە. ئەویش هاوڕێ ئازیز و هونەرمەندی دەسڕەنگین، میدیاکاری دەسڕەنگین کاک شێرزادی حاجی عوسمان لە کەرکووکەوە. کاک شێرزاد جان بەخێر بێبان دیەمان. چاوت ماچەکەم کاک سەرکەوتیان، سڵاو ڕێزم بۆ جەنابتان و بۆ هەواداران و بینەرانی فلیمسازان. دەستی ئێوەش خۆش بێ. بەڕاستی ئەوەی دەستان داوە تێکارێکی زۆر پیرۆزە بۆ مێژووی کەلچەری کوردی، بۆ بەرزڕاگرتنی هونەر و فیلم و درامای کوردی. دەستی ئێوەش خۆش بێ کاک سەرکەوت. چاوەکەمیت کاک شێرزادیان. کاک شێرزاد منەمێ لێرەوە لە پرسیارێکەوە دەست پێ بکەم، بابینە سەر باسی ئەرشیف. بەڕێستان نازانم لە تەلەڤیزۆنی کەرکووک وەکو ئەرشیف ئیشتان کرد یاخو هەوڵتدا شتەکان لە لای خۆتەوە، ئەمە چۆن بۆ ئەم خولیایەت هەبوو هەوڵتدا ئەو بەرهەمانە بپارێزی و جارێکی کە بیان بژێنیتەوە زینویان کەیتەوە؟ ئەگەر کورتەیەک لە هەر دەرفەتێکەوە دەلاقەیەکەوە
بتەوێ باسی بکەیت فەرموو. وڵا کاک سەرکەوت پێم خۆشە ئێمە پێناسێکی وشەی ئەرشیف بکەین. ئەرشیف وشەیەکی یۆنانیە لە ئەرشیڤیۆمەوە هاتووە لە بنەڕەتدا وەرگیراوە ئەم وشەیە بەکار هاتووە بۆ ئەرشیفکردنی بابەتی خێزانێک یان کەسێک پاشتر پەرەی سندووە بۆ دوایی بۆ دەستگایە. ئەمیش پۆلی نەکرێ بە سەر چەند بەشێکە، ئەویش ئەرشیفی مێژووی، ئەرشیفی دادوەری، ئەرشیفی ئەدەب و هونەر، ئەرشیفی سیاسی، ئەرشیفی کاژێڕی، ئەرشیفی سەربازی، ئەرشیفی نهێنی، ئەرشیفی نەخشە و ئەتلەس و هەتا دوایی. ئەرشیفیش مەرجی هەیە بۆ هەڵگرتنی ئەرشیف، کۆمەڵێ مەرجی بۆ دانراوە ئەبێ ئەو شوێنەی ئەم بابەتانەی لێ ئەرشیف ئەکرێ دوور بێ لە مەترسیە سروشتیەکانی وەکو لافا و بروسکە و بوومەلەرزە و گڕکان و یان تیشکی خۆر و بە هەروەها دوور بێت لە شێداری. دیارە ئەمە بۆ مانەوە و پاراستنی ئەرشیف پێویستی بەم خاڵانە هەیە. بێمۆ سەر بابەتی خۆم. من لە 2011ەوە لە کەناڵی کەرکووک، کەناڵی پێشتر لۆکاڵی بوو، کەناڵی دایک با بڵێن، لەوێ لێپرسراوی ئەرشیف و تەنسیق بووم. بابەتەکانی کۆن با بڵێن هەمووی لەسەر VHS بوو، واتە ئێمە ئەرشیفی تەلەڤیزیۆنە کۆنەکەی کەرکووکمان پێ نەگەیشت بوو. ئەوەی هەبوو بە VHS کۆپی بابەتەکان بوو، کەسێک لە ماڵەوە کۆپی کرد بوو، یاخود سیدی خانەکان کۆپیان کرد بوو. ئیتر ئەمانە لەسەر VHS بوون، کوالیتیەکەیان نەک هەر خراپ بوو، زۆر خراپ بوون، واتە 480 بوون، ینی نەگەشت بوونە 720ش، نەخوازەڵا بۆ 1080 و 1920 فول HD. کە بوومە لێپرسراوی ئەرشیفی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئەم بابەتانەی هەبوو کۆمکردنەوە لەگەڵ کۆمەڵێ برادر. پێم خۆشە ناویان بێنم، کاک مەهدی جاڤ لە کەرکووک هەنێ تەمسیلیدا پێم هی کاتی نەوەتەکان بوو، لەسەر DVD بوو، قرس بوو. دایمێ برادێکمان هەیە لە سوید، کاک شوان، ئەویش لە هەولێر کۆمەڵێکی دەستکەوت بوو، کۆمەڵی تەمسیلی بێ لۆگۆ و بێ بەداخەوە. ئێستا ئەوانەی کە هەیە لە سیدخانەکان و بڵاوە کرێتەوە، هیچ فیلمێک دەموچاویشی نابینی لەبەر دانانی لۆگۆ و ڕیکلامی سیدیخانەوە. ئەمانە من کۆمەڵێکم دەستکەوت، بەڵام کوالیتیان زۆر خراپ بوو، کوالیتەکەیان باش نەبوو، پێویست بوو بەوەی کە چاک بکرێنەوە. من لە بەڕاستی لە 2019 بۆ 2020 لە کەرەنتینەی کۆرۆنا، ئەو کاتە کاتێکی باشم هەبوو بۆ سێرچکردن بە دوای ئەوەی کە ئەم بابەتانە چاک بکەم و کوالیتیەکەیان بەرز بکەمەوە. گەیشتم بە ڕێگایەک کوالیتیەکەیان بەرز بکەمەوە، بەڵام لەبەر ئەوەی هین ڕۆحی تیان نەماوە، ئەوەندە کۆپی کراوەتەوە، فرەیمی تیان نەماوە، زۆر بە زەحمەت چاکش بنەوە. ئەو چاکردنەوە نییە کە دڵت ئاو بخواتەوە بڵێ ئەمە بەڕاستی بابەتێکە بە کەڵک دێ. من بۆ خۆم یەک دوو فیلمی عەرەبی بەشێکیان ئی سەباح و عەبدولحەلیمم هێناوە، ئەوان زۆر بە پاکی هەڵیان گرتو ئەرشیفەکەیان، وەکو ئێمەنین. ئێمە بەداخەوە ئەڵێم ئەوەی نەمانتوانەوە بیپارێزین ئەرشیف و بابەتە کۆنەکانمانە.
تەنها لە فەوتاندنی ئازا بووینە، لە کۆکردنەوە و چاکردنی هینمان نەبووە بڵێن نەمانتوانیوە ئەوە بکەین. بەداخەوە ئەوانم هێنا ڕەنگاوڕەنگم کرد، زۆر لە هاوڕێیان تەماشایان کرد و بڕوایان ناکرد ئاوا جوان و زۆر ئاوا جوان بێت، ڕەنگاوڕەنگەکەی بەو شێوەیە دەرچێت. بەڵام ئەوانەی خۆمان لەبەر خراپی کوالیتیەکەی، لەبەر نەبوونی فرەیمی تەواو ڕەنگاوڕەنگەکەشی جوان دەرناچێت. بەهەرحاڵ من گەشتمە ئەنجامێک کوالیتیەکان بەرز بکەمەوە، بیانگەێنمە ئەو ئاستەی کە ئەم نەمەش و ئەو شتانەی کە لە تایەتی لای بەرم وێنەیەکی ساف بمینێتەوە. دواتریش بیرم کردەوە بۆ ڕەنگاوڕەنگینەکەم. دیارە ڕەنگاوڕەنگکردن زۆر بابەت هەڵەگرێ. ئەوانەی کە پێش من برادێک لە ئەوروپا هەوڵدا، ناوی کاکەڵۆێ وابزان، هەوڵیدا وازی لێ هێنا. من دەستم پێ کرد یەکەم کەس لە 2020 و 2021 زیاتر لە 10 تەمسیلیم ڕەنگاوڕەنگ کرد، زیاتر لە 20 گۆرانی کوردی و عەرەبی و ئەمانەم ڕەنگاوڕەنگ کرد. گەشتیم بەم نەتیجەی ئێستا دوایی بە تەفسیلی باسی شێوەی ڕەنگکردنەکە ئەکەین. ڕەنگکردن کاکسزاد کە تۆ چوویتە ناو تەلەڤزۆنەوە، تەلەڤزۆنی کەرکووک، کە تەلەڤزۆنی کەرکووک لە دوای ڕاپەڕینەوە بڵێن لە دوای پرۆسەوە بوو، لە دوایەوەی کە سەدام نەماوەیتر کە ئێوە چوونە ناو تەلەڤزۆنەوە، لەو کاتەیە تەلەڤزۆن هیچ لەو ئەرشیفەی مابوو؟ کاک سەرکەوت ئێمە با تەلەڤیزۆنی کەناڵی کەرکووکی ئێستا و کەناڵی کەرکووکی کۆن جیا بکەینەوە. چونکە کەناڵی کەرکووک دامەزرا نە لە شوێنی کەناڵەکەی کۆنەکە دامەزرا، نە بابەتەکانی کەناڵی کۆنەکەشی بۆ هات. کەناڵی کۆنەکە عێراقیە، کەناڵی عێراقیە دەستی بەسەراگرت، بووە کەناڵێکی عێراقی، سەر بە عێراقیە بوو. بەڵام کەناڵی کەرکووک، ئەوەی ئێمە باڵێن کەناڵی ئاسمانی ئێستای کەرکووکە، هیچ ڕەبتێکی بەو کەناڵەوە نەبوو، هیچ بابەتێکیش لەو کەناڵەوە بۆی ناتووە. هەموو بابەتەکان هیچ خۆی بووە، لە جوهدی خۆی پێیای کردووە. کاری لە 2004ەوە تاکو ئێستا ئیشی کردووە، کاری کردووە، بەرهەمی هێناوە، هەمووی جوهدی خۆی بووە، هیچی لەو تەلەڤیزۆنەوە بە میرات بۆ بەجێ نەماوە. کاک سەرکەوت، من مەبەستەکەم مەبەستم ئەوە نییە بڵێن ئێوە هیچتان نەکردبێ، نا، مەبەستم ئەوەیە دوای ئەو کاتە هیچ شتێک لەو تەلەڤزۆنە هەبوو، یعنی دەستکەوە خۆی ئێمە بەرنامەی چکەمانەیە کاک هاشم جەباری باسیێکا زۆر بە تەفسیل، بەس من مەبەستەکەم لە بەڕێستانە مەسەلەن بۆچی ئەم ڕەنگاوڕەنگکردنە بکەیت. خۆ ئەو یۆماتیک، سیستەمی یۆماتیک زۆر لە سیستەمی سوپەر VHS و VHS باشترە و بەقووەترە بە ڕەنگ و هەموو شتەکانی. یعنی هەرچەندێ سیستەمەکەی سیگام بوو، بۆیە ئەبوون بە ڕەش و سپی کە خەڵک تۆماریە کرد، چووکە کە خەڵک تۆماریە کرد لە VHS ئەبوو بە پاڵەکە وای لێکە دەیکرد بە ڕەش و سپی. اینجا مەبەستەکەم ئەوەیە لەویا هیچ شتێک نەمابوو، نەچوونە ناو ئەو تەلەڤزۆنە وەکو تەلەڤزۆن. بەڵێ پێم خۆشە هەر بۆ هەواداران و بۆ بەڕێزیشتان چەند مێژوویەک باس بکەم لە عێراقا لەسەر تەلەڤیزۆن و رادیۆی عێراق. بەڵێ دامەزراندنی رادیۆی عێراق لە 1936 دامەزراوە. بەڵێ پاش 3 ساڵ لە 29/1939 بەشی کوردی کراوەتەوە لە رادیۆی کوردی. ئەمە بۆ رادیۆی کوردی. تەلەڤیزۆنی عێراق لە 2/5/1956 کۆمپانیایەکی بریتانی دێنە عێراق
تەلەڤیزۆنێک بە دیاری ئەدەن بە عێراق ئەو کاتە کاتی مەلەکی ئەوانە بووە لە 15/7/1961 بەردی بناغەی دانرا بەردی بناغەی تەلەڤیزۆنی کەرکووک دانرا خۆی تەلەڤیزۆنی عێراق لە 2/5/1956 کۆمپانیایکی بریتانی تەلەڤیزۆنیشی دا بە ئەو کاتی سیستەمی مەلەکی لە 2/5/56 بەڵام تەلەڤیزۆنی کەرکووک لە 15/7/1961 بەردی بناغەکەی دانرا بەڵام لەبەر کێشەی سیاسی و ئەمانە لە 18/11/1967 تاهیر یەحیا سەرۆکوەزیرانی ئەو کاتە عێراق بووە پەخشی تەلەڤیزۆنەکە ئاکاتەوە و پەخش دەست پێکات لە ساڵی 1969 پەخشی کوردی لە ناو کەناڵی کەرکووک ئەو کاتە عەرەبی بووە چەند دەقەیەک پەخشیان داوەتە کوردی 15 دقە بۆ 20 دقە بووە لە 1/6/1974 کەناڵی کوردی جیابووەتەوە لە کەناڵی عەرەبی واتە لە کەرکووک کەناڵی کوردی بۆ خۆی بووەتە کەناڵێکی سربەخۆ لە کەرکووک بە کوردی پەخشی کردووە لە ساڵی 1976 تەلەڤیزۆن بوو بە ڕەنگی یانی ڕەشوسپی بوو بە ڕەنگی لە بەغا لە کەرکووک ساڵی 1979 بۆ ساڵی 1980 بوو بە ڕەنگی لە ماوەی ئەم چەند سی ساڵ و کارکردنی ئەم کەناڵی کوردیە خاوەنی 947 گۆرانی ڕەشوسپیە زائیدەن 569 گۆرانی ڕەنگاوڕەنگ کە ئەکاتە 1631 گۆرانی لەگەڵ 117 تەمسیلی ڕەشوسپی 14 دراما و تەمسیلی ڕەنگاوڕەنگ ئەمانە هەمووی لەسەر بەکرێکی 2 ئینچ بوون پلێرەکەی نەمابوو پلێرەکەی لە وەکو خۆت باست کرد دیارە پلێرەکەی ئەوەکو ئێستا لەسەر شاشەکەی دەیبینین ئەو پلێرە نەما کاگ هاشم جەباری زۆری هەوڵدا ئەو پلێرێ پەیدا بکات ئەوەندەی نەمابوو دەست خەڵک ماچکا فەقیرە بۆ پەیداکردنی ئەو پلێرە بۆ ئەوەی ئەم 1631 گۆرانی و 117 تەمسیلی و ئەمانە بکرێن کاپچەر بکرێن و بکرێن بە بابەتێک بۆ ئەوەی خەڵک سوودی لێ ببینێ و لە کەناڵەکان پیشان بدرێت بەڵام بەداخەوە کەس بەدەنگیەوە نەهات تا ئەم ئەرشیفە هەمووی بار کرا و بردرا بۆ بەغدا لێرە پرسیارەکەم ئەمەیە کاک شێرزادجان ئێستا من لە ئەمریکام لێرە دەستگا هەیە فیلمی 8 ملیم 16 ملیم 35 ملیم هەتاکو حەفتاکەش و بێجگەلەوەش یۆماتیک و VHS و سوپەر VHS و ڤیدیۆ ئەیت و ئەمانە ئەتوانن بیکەن بە دیجیتال بیکەن بە ئەسڵەن HDMIش با بڵێن بیکەن بە بلوڕەیش ئەتوانرێ بکرێت اینجا نەکەر ئەتوانرێ بکرێ یعنی من ئەتوانم ئێستا بڵێنەوە جیهازە ئەوەی یۆماتیک بکڕم بە هەیە لێرە هەر کام سیستەمێکی بێ هەرچەند ئێرە سیستەمێرە NTS-ە بەڵام ئەتوانین سیگامەکە بکڕین و ئەتوانین تەحویلەکەش بکڕین ئەوەی کە هەر شریتەکە ئەخەیتە سەری تەیپەکە ئەی خەیتە سەری بۆتەکە بە دیجیتال ئەیکا بە بلوڕەی ئەتوانین ئەوەش بکڕین ئاسانە یعنی من ئەتوانم بیکڕم اینجا ئەمە نەک حکوومەتی هەرێم هەر زۆر بۆی ئاسانە ئەتوانێت بە سەدەهای وا بکڕێت ئەو ئەرشیفە هیچی ماوە ئەگەر بێت و ئەو جیهازانە بکڕین و بیگەین کوردستان کاک سەرکەوت ئەمەی تۆ باسی ئەەکەی ئەمە ئەکرا بۆ پێش 2021 و 22 بێ
تا 2021 ئەم ئەرشیفە لە کەرکووک بوو، لە کەناڵی عێراقیەی کوردی بوو لە کەرکووک. بەڵام لە دوای ئەم تاریخەوە با بڵین ئەمە بارکراو بە لۆری بردرا بۆ ئەرشیفی نیشتیمانی، ئەرشیف الوەتەنی لە بەغدا. کێشەکە لەو چی ساڵێک کاک شێرزاد؟ بەڵێ ئەڵێم چی ساڵێک برا؟ 2021 یان 2022 لەو بینەیە. یعنی لە 2023ەوە تاکو 2021 لە بن دەستی دەسەڵاتی کوردیا بووە. بەڵێ 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 ئەکرا بەڵێ لە بن دەسەڵاتی کورد لەبەرەوە بەڕێوەبەرەکانیشی هەمویان کورد بوون. یعنی ئەو هەموو ساڵە نەیانتوانی جیهازێکی بۆ پەیاکەن کە زۆر ئاسان بووە. حکوومەت هەرێمی پارە هەبووە، ئەم سەروەتە هەر ئەتوانرا بکرێ بە دیجیتال بەداخەوە. کاکاشم سەری بە هەموو کونێکا کرد. ئەزانم باس بەرنامەوانەیەشی لەگەڵ تۆیە کە دووپاتی ئەەکەمەوە ئەم شتە بۆی خەڵک بزانێت کە ئەو سەروەتە چۆن بەدەست خۆمان لە ناوبراوە. ئێستا تاوانەکەی لە ئەستۆی خۆمانە، ئێمە نەمان پاراست، بەڵام سێرەکەی دەسەڵاتێکی کە دێت خەڵکێکی کە زمانێکی کە میلەتێکی کە دێ ئەیبات کە ئەیبە ئەو بۆمان بپارێزێ یان کی ئەڵەی پارێزێ کی ئەڵەمان نایسڕنەوە کی ئەڵێ نایسووتێنن. کاگە سەرکەوت لە ساڵی 1991 ئەم ئەرشیفە لەبەر ڕاپەڕین و ئەمانە بردرا بۆ مووسڵ. کە بردرا بۆ مووسڵ باز لەوە ئەکەن ئەڵێن هەر کاسێتێکیان پێویست بواە ئەو کاتە ئەزمە بووە، حیسار هەبوو، حیسار لەسەر عێراق ئەمانە کاسێتیان دەست نەکەوتووە لەسەر کۆنەکان شتینویان تەزی کردووە، وتیانە لەسەر چی تەزیل بکەن بڕۆ کوردیەک بێنە. یعنی ئەمەش ئەنفالێترە، یعنی ئەمەش ئەنفالێتر لەسەر کاسێتەکان کوردەکانیان سڕیوەتەوە، عاربی و زمانەکان تریان نەسڕیوەتەوە. هەڵساون شتین پێویستیان پێ بووە، بۆ نمونە پێویستیان بە بەکرەیەک بووە، شریتێک بووە، ناڵین کاسێت جیاوازە لە بۆ ئەو بکرێن، پێویستیان بووە شتی لەسەر تەزیلکەن کوردەکانیان بەکارهێناوە. ئەوەش ئەنفالێتر بووە بۆ ئەم شریت. ئەو زمانێکی کێ میلەتێکی کێ دەسەڵاتێکی کەیە بە حەقی خۆی زانێت کورد چییە بابی سڕێتەوە لە ناوی بەرێ. ئەو مشکلەی نییە لەوەیە، بەڵام من مەبەستم لەو ماوەی کە لە بن دەستی دەسەڵاتی کوردیا بووە بۆ خەمێکیان نەخوارد، بۆ هەڵیان نەگرت بیبەن بۆ سلێمانی، بۆ بیان بۆ هەولێر، وەکو بەڕێزت پێشتر باست کرد بۆ پاراستنی ئەرشیف کۆمەڵێ بنەما هەیە بۆ ئەوەی بیپارێزی بۆ نەیان برد ئەوە بکەن. ئەمە بێجگەلەوەیەوە باسی تەلەڤزۆنی گەلی کوردستان یا کوردستان لە سلێمانی و هەولێروانە لەوێش کۆمەڵشتی VHS فەوتاوە. ئێستا VHSەکانی جاران لێ نادرێتەوە بەرهەموو بابەتەکانەوەیان بابەتێکی کێ بەس من جارێمەی کەرکووکەمێ باسی بکەین. بەڵێ اینجا لەم هەموو ژمارەی کە باسم کرد 1631 گۆرانی، ئێستا تەنها 200 گۆرانی بەردەستە ئەلو ئەرشیفە بە کوالیتیشی نیمچە باش لەگەڵ یەک تەمسیلی کوردی، ئەویش تاپۆ حەقی چییە. ئەوەی لەو ئەرشیفە دەرکراوە کاپچەر کراوە و ئیتر ئەوەندەیان کاپچەر کردووە، نازانم بۆچی ئەوەندەیان کاپچەر کردووە و دەریان کردووە. ئێستا دوایش پێم وابێ فرۆشرا ئەوانە ئەو 200 گۆرانی و تەمسیلیە لە هەولێر فرۆشرا، ئێستا هەموو کەناڵەکان لایەنە، خەڵکیش لایەتی. ئێستا ینی تۆ لە ناو تەلەڤزۆنی کەرکووک کۆنەکە با بڵێن لەو ئەرشیفە کۆنە تۆ نەدیوە؟ من نەمبینیوە، هەر نەچوومەتە ئەوێش، چونکە ئێمە بیناکەش جیاوازە
هەردوو کەناڵەکە دوو کەناڵی جیاوازن. بەڵێ بڵێ یعنی مەبەست مۆیە لەوێ نەماوە ئەوە هیچ شەبێ باسی نەکەین. هیچ شتێک لە کەرکووک نەماوە کۆنەکان هەمووی بردراوە بۆ ئەرشیفی نیشتیمانی بەغا ئەڵێن کە لە عێراقیەی بەغایە لە ئەرشیفی نیشتیمانی بەڵام ئەرشیفی نیشتیمانی ئەمە چۆن دەست بکەوێتەوە چۆن کورد بتوانێ سوودی لێ ببینێتەوە ئەوەیان بابەتێکە ئەبێ هەڵوەستەی لەسەر بکرێ بەڕاستی. بەڵێ بە ئەویان ئەوە هیچەوە خەمێکی گەورەیە ئەوە وەکو هەر هەموو کارە ساتەکانی کە بەسەر میلەتەکەمانە هاتووە ئەویش بەشێکە لەوانە با بینە سەر ئەو کە تۆ چۆن بیرت لەمە کردەوە کە ئەو بەرهەمە کۆنانە تاک بە تاکیان بهێنیت جارێکی کە کوالیتیان باشکەیت جۆریان باشکەیت و ڕەنگسازیان بکەیت ئەمەیان چۆن بیرت لێ کردەوە و چۆن بوو بە خەمێکی گەورەت. پێشتر باسم کرد کاک سەرکەوت لە کاتی کەرەنتینەی کۆڤید-19 من کاتێکی باشم هەبوو بیرم لەو بابەتانە کردەوە کۆمەڵێ بابەتیشم بینی لە کەناڵەکانی تر جەنگی جیهانی دووەم بە 6 بەشە ڕەنگاو ڕەنگ کراوە زۆر بیرم لێ کردەوتم ئەمە بۆ چۆن کراوە ئەبێ بگەم بە ئەنجامی چۆن پاک کراوەتەوە هەرێ بێ بگەم بە ئەنجامی تەمسیلەکانم کۆ کردەوە بڕابکە کەس نەماوە لە دەرگای نەدەم تەمسیلیەک گۆرانیەکی لابێ بمداتێت پاشی کەمەوە بۆ ئەوەی ڕەنگاو ڕەنگی کەم بەداخشەوە کۆمەڵی خەڵک بابەتی زۆر باشی لایە خەڵکانێکن ئەرشیفێ زۆر ئەو خەڵکی چوە کاک شێرزاد ناوبڕێکم بەیە کاک خالید حەما پرسێڵێک کێ مدیری تەلەڤزۆنی عێراقیە بووە لە 2005 تا 2021 وەڵاهی من نازانم چێ بووە بەڵام زۆر کەسی لێ بووە لەوێ کاریان کردووە بەڵام هیچیان بەدەست نەبوو. اینجا ئەو تەلەڤزۆنی عێراقیە ئەوەی کەرکووک بوو ئەوەی با بڵێن کۆنەکەی کەرکووک بوو لەو ماوەیە هەر عێراقی مابەوە کاک سەرکەوت ئەو تەلەڤیزۆنە کۆنەی کەرکووک بووە عێراقیە بەڵێ عێراقیەی کەرکووک عێراقیەی کەرکووک ئەو بابەتە کۆنانەی لێما بوو وەکو ئەرشی بەڵام بەغاتە حکومی پێوا کرد. بەڵێ بەڵێ بە ئەمری ئەوان بۆ بە فەرمانی ئەوان بۆ بڵێ هیچ کەسێکانە بوو ئەوەی لەوێ بووە بیبان بیهێنن بەڵام ئەکرا ئیشی لێ بکرێ بەڵام ئەکرا ئیشی لێ بکرێ یعنی لەبەر دەست بوو تا بەغا نەیبرد ئەتوانرا ئیشی لێ بکرێ کاپچەر بکرێن و بکرێنە مادە. وایە وایە بەڵێ کاک شێرزاد بابەتەکەی خۆت کە وتمان باسی کرد کە دەست پێکردنت بوو بچینەوە سەر و بابەتە. بەڵێ کاک سەرکەوت من لێرەوە کۆمەڵێ خەڵک ئەرشیفێ زۆر باش لایە پاکشە تەنها لە یوتیوب و فەیسبوک لۆگۆیە خۆی ئەخاتە سەری و بڵاوێ کاتەوە من بۆ خۆم نەچووم داوای لێ بکەم بەڵام برادێکی خۆم چوو بوو بەو برادەرەی وتبووی کاکە ئەم ئەرشیفە چاکەت لایە ئەو هەموو تەمسیلیە کۆنا ئەمە موڵکی خەڵکە ئەمە وتووی ناکاکە تۆ ئەزانی خاوەنددارێتی یعنی چی ئەوەی خۆمە قەی ناکایی خۆتە بەڵام خۆ ئەکرێ ئەمە کێشەکەمان ئێمە دەستگایەک شوێنێکی نیشتیمانی نییە ئەرشیفی نەتەوەکەی تیا کۆ بکەیتەوە لە هەولێر دایانەی نابێ ئەبێ لە سلێمانی بێ لە سلێمانی دایانەی نابێ ئەبێ لە کەرکووک بێ لە کەرکووک دایانەی نابێ شوێنێک نییە بڵین ئەم شوێنە وەکو ئینستیتوودێک هەموو ئەرشیفی کوردیکە
دابنرێ و تەکلیفیش لەو کەسانە بکرێ لەوانەیە من بچم بۆ لای نەمداتێ لەبەرەوەی ئەڵێ ئەوە مڵکداری خۆمە بەڵام ئەگەر ئینستیتیودێ بێیان دەستگایەکی ئەرشیفی نیشتیمانی بێ بچێ بۆ لای تەکلیف لێ بکا بڵێ کاکە ئەمە دیارەیەکشت ئەدەینێ باسیشت ئەەکەین جەنابەت ئەم ئەرشیفە چاکە لایە ئەمە مڵکی هەموو خەڵکە ئەمە مڵکی هەموو کوردە ئەمە لە کاتێکە ئەمە کراوە تەلەڤیزۆنێکە بووە هی هەموو کورد بووە هەموو کورتوانیەتی بچێ لەوێ ئیش بکە تەمسیلی بکە گۆرانی بڵێ بابەتەکانی ئێستا فەوتا ئەوە ڕۆی بەڵام ئەمانەی لای جەنابەت ماوە بێن با وەکو ئەرشیفێک بمینێ چونکە من کاک سەرکەوت ئەرشیف ئەمەی گۆرانیشی ئێستا کەسێک هەڵە سێ گۆرانیشی حەسەن زیرەک ئەڵێتەوە دوو کەس ئێنێ دەوری تیایبینین من ئەمە بە ئەرشیف نازانم ئەرشیف ئەوەیە یەک جار وتراوە ئێستا بۆتە قاعیدە بۆ نمونە شیرین بەهارەیەکی تایر تۆفیق 100 کەسی کە بیڵێتەوە وەکو ئەو شیرین بەهارە نییە کە خۆی وتێتی و تەزیلی کردووە بە دڵنیاییەوە ئێمە مەسەلەکە هەر ئەوە نییە باڵێن چی ئەیڵێت چێ نایڵێ بەڵام ئەو هونەرمەندانە ڕۆژگارێکە ئەو خزمەتە گەورەیان کردووە بوونە بە پایە بوونە بە سەرچاوە بوونە بە مڵکی ئەم میلەتە حەقی خۆیەتی تۆ بەرهەمەکەی بپارێزیت حەقی خۆیەتی ئێمە هەمومان شانازی پێوە بکەین یعنی بۆ ئێستاکە سێرەکەی گۆرانیەکی حەسەن زیرەکە لە ماڵان لە جەیەکە وتراوە دێن ئیشی مۆسیقای لەسەرەکەن بە تازە ئیشی سەمفۆنی لەسەرەکەنەوە تا برادران کردویانە شتی جوانیان پێ کردووە ئەی بۆ ئەو هونەرمەندانە جارێکی کە نەهێنرێتەوە و یا زیینوو نەکرێتەوە و یا جارجار لێ بدرێتەوە خۆ لە وڵاتانەشەیە هەر لەسە مەسەرەن لەم شارەی من یا با بڵێن لە ئەمریکا کەناڵێک هەیە بەس تایبەتە بەو بەرهەمە دێرینانە بە فیلم و بە گۆرانی و بە هەموو شتێکیان هەر ئەو کەناڵە بە تایبەت لێدا خەڵکی زۆری شەیە سەیرەکات بینەری خۆی هەیە قینەکە ئێمە با بڵێن کەناڵ هەیە بینەرەکانی گەنجەکانن سەیری ئەوە ناکەن حەزیان لەمانەیە بەڵام هەر لە گەنجەکانی شەیە سەیریەوەکەن ئینجا بۆ ئەمە ناکرێ ینی کاتێکە ئیشە کراوە ئیتر فڕی دەیت و جارێکی کە لێ نەدرێت یعنی من گلەیلەوە ناکەم ئەسڵەن ئێستا بڕۆتانێ تەلەڤزۆنی با بڵێن کوردستان تیڤ و گەلی کوردستان کە گەلی کوردستان پێش کوردستان تیڤ دامەزرا دوای کوردستان تیڤش دامەزرا کوانی ئەو بەرهەمانەی VHSەکانیان لە تەلەڤزۆنەکان نایبینیت نایبینی ئێمە گوناح نییە یعنی من فیلمی قەرەجی خۆم جارێکی کە مۆنتاژمان کردوێتەوە هەموو کاسێتە خامەکان هی پێش مۆنتاژ پێش چنین هەمووین پاراستە بوو لەگەڵ خۆمە هێنابووم بۆ ئەوروپا هێنام بۆ ئەمریکا دوایی کاک شەماڵ ئەحمەد ڕەشید کە مۆنتێر بوو وێ نەگرش بوو ڤیدیۆ گرافیش بوو ئەو لە ئۆسترالیا بوو وتی کاک سەرکەوتلات ماوتماوتی بۆم بنێرە من مۆنتاژەکەم ئەیتر تااقەتێک وەرە ئەوە تااقەتێکی زۆر گەورەیە من لێرەوە ناردم بۆ ئۆسترالیا ئەو لەوێ جارێکی کە مۆنتاژی کردەوە ئێستا خەڵکەی بینێت ئەی ئەو فیلمانەیتر ئەی فیلمەکانی تر کۆمەڵە فیلمی جوان کراوە کۆمەڵی گۆرانی جوان کراوە ئەمانە بۆ بفۆتێن ئەوانە ئەبێ ئەمڕۆ حکومەت پێی هەسێت ئەگەر حکومەت پێی هەڵناسی ئەمەی تەلەڤزۆنی کەرکووکیش هەر ئەبێ ئەو ئەرشیفە لای ئەو برادری کە هەیە ئەما بێ دەسەڵات بچێت ئەو کەسە بانکە خەڵاتشی بکات ڕێزشی لێ بگرێ شتەکانی لێ وەرگێت بێت ئیشی لێ بکات چەند کۆپیەکی لێ بکە کۆپیەکان بدا بە هەموو تەلەڤزۆنەکان چونکە بەس مولچیەک تەلەڤزۆن نییە ئەبێ ئەوەش بکرێت بەس ئەو قوتابێتە مولکی دەوڵەت و ئەشپارێزرێ منڕام ئەوەیە دەستگایەکە بێ نیشتیمانی بێ نەچێتە لایەنی سیاسی و ئەو بابەتانەوە ئیش بۆ هوەری ڕەسەنی کوردی بکە ئیش بۆ دراما و تەمسیل و فیلمی کوردی بکە ئێمە پێش ڕاپەڕین یەک دوو فیلممان هەبوو ئەگەر بێتەوە بیرم نەرگز بووشی کوردستان و ئەمانە لە چۆن
ئەمە کوا نوسخەکانی ئەمانە کوا نێرگز بووکی کورسانە کاتی خۆی لە سینەما بینیومە ئێستا نەمبینیوە ئەوە ئێستامانێت لە فیلم سازانە گەر بێت و گەنگەشەیەکی بۆ بکەین شرۆڤەیەکی بۆ بکەین وەکو ڕێزێک بۆ کەسەکان کە بەو ئیشە هەساون بەڵام کوانێ نازانم لەکوێیە کاک سەرکەوت لە هەموو شوێنێک شۆڕ کراوە لە هەموو شوێنێ لە 79 لە مصر ئەنوەر ساداتیان کوشت سەرۆکی دەوڵەتەکان نەما وڵات تێکچوو ئەرشیفەکەی هەر بۆ خۆی مایەوە کەس دەستی بۆ نەبرد لەم وڵاتی ئێمە نامینێت بەداخەوە لە باسەکەن لە پرۆسەی ئازادی ئەم فیلمە بەکرانە لە بەغا لەسەر جادە فرۆشراوە گوناح نییە ئەم ئەجیزانە لەسەر جادە بفرۆشرێ کەسیش نەیزانیەوە چییە خەڵکی سادە نازانێت چییە لەوانەیە تەلەف کرابێ و فڕەدرابێ بۆیە دەستگایەکی نیشتیمانی زۆر پێویستە دەستگایەکی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بێ کۆمەڵێ خەڵکی زیرەک و کۆمەڵێ هونەرمەندی چاک لەو دەستگایەدا بنرێ بۆ کۆکردنەوەی ئەرشیفی دراما و تەمسیلی و گۆرانیە کۆنەکان کۆکردنەوەیان وەکار بۆ بکرێ کەسێکی وەک بەڕێستان بتوانێت ئەو دەستگایە پەیدا بکە و بە تەنسیق لەگەڵ عێراقی بەغا ئەرشیفی نیشتیمانی ناوە نازانم چی ناوە لەوەیە ئەو چونکە عەرەبی و کوردی و تورکمانی و مەسیحیە ئەکرێ بڵێ کاکە ئێمە عەرەبیەکانیشتان بۆ ئەەکەین و زائیدەن ئەوەش کوردەکانی خۆشمان کاپچەرەکەین و ئەیکەین بەداتا کاک شێرزاد جان ئەمە لە هەموو کاتێکە لە هەموو زەمانێکە کەسانێک شێوێ بێ دڵسۆز بێ و خەمخۆری ئەو بوارە بێت ئەمە ڕاستێکە ئەگەر کەسێک نەبێت کەسانێک نەبێ ناتوانێت بیکە وەکو ئێمەی میلەتی کورد لە بەرەوەی بندەستین یعنی ئەبێ ئەو کەسێک هەسێ ئیتر ئەو کەسە لە ناو حزبە لە دەرەوەیە یعنی منەوە جارێکیان بۆم باس کردی پەیوەندیم کردووە بە برادران چەند جارێکە پیان ئەڵێم مەڵکو بڕۆن فیلمی زەرێ لە کوردستانی سوور لەوێ بیدۆزنەوە لە ناو ئەرمەنیەکان کۆپیەکی فیلمە خامەکەمان دەستکەوێت بە 35 ملیم وەکو خۆی ئەڵێم من ئەیکڕم با بێت بکەوێتە بەندەستمان یعنی ئەوە بوو بۆم باس کردید لەم ماوەیە کۆپیەکی فیلمێکی کەم بینیوەتەوە لە 1925 پێش زەرێش ئەوەش ئەوە بوو بە جەنابتانم وت و وتم بەڵکو برادێکی کەش ئەو بوو تۆوتت کاک ڕزگار هەر ڕێک نەکەوتووە بەڵکو مۆسیقایەکی خاتە سەر بە بێدەنگە مۆسیقایە خراوەتە سەری مۆسیقاکە لەگەڵ ناگونجێت بەڵام من ئەمەیە مۆسیقایەکی جوان گزارش بێ لە دیمەنەکان وابێ خەڵک تااقەتێ بێ حەزی لێبێ سێریکە وە لەگەڵەوەشە تۆ جارێکی کە پاکی کەیتەوە باشتری کەیت و ڕنگسازی بۆ بکەیت و لەم فلیم سازانەوە پێشانی خەڵکی بدەین و حەقی تۆش نەفەوتێ و حەقی کاک ڕزگاریش نەفەوتێ مەسەن برادرێکی کە مۆسیقاکەی بۆکە نەفەوتێ و بۆ ئەوەی ئەو فیلمەش زیینوو بکرێتەوە بەیانی لە زانکۆکانی بەشی فیلمسازی لەسەری بخوێنرێت شرۆڤەی لەسەرکەن بۆ نا یعنی ئەمەێک پێی هەستێت بەس کاک شێرزاد بابینەوە سەر چەمکی ئەم ئیشەی کە تۆ کردوتە ئەمەشیان گەورەیە جارێکی کە زیینوکردنەوەی ئەو بەرهەمانەیە جارێکی کە ڕەنگسازی تیاکەی وای لێەکەی خەڵک چەژی لێ ببینێت خەڵک تااقەتی هەبێ بە دیارەوە دابنیشێ بنەڵێ ڕەش و سپێ بڵێ هەرچۆنێک بێ ئەوە ئەرشیفە باسەریکەینەوە ئەمە حەزەکەم لەسەر ئەمەیان بڕۆی بادان نەبڕم بەڵێ فەرموو من پێش ئەوە حەزەکەم ڕوونکردنەوەی بدەم من لەسەر ئەو چەند تەمسیلی و چەند گۆرانی و تەمسیلیەک و ئەمانە کە کاپچەر کراوە و دوایی بردراوە بۆ هەولێر من ئەمە لە هاشم جەباریەوە وەرم گرتووە ئەو بە ئەو ئاوای گوتووە یان نەبێت بە هینی من چونکە ئەو برادرە پرسیاری بەڕێوەبەری کەناڵی عێراقیەی کرد ینی هەستم کرد تاوانەکە بۆ ئەو بێت بیانەوێ مەسەلەن بڵێن ئەی مدیرەکە چیە بۆ هێشێتی ئەو گۆرانی و تەمسیلیانە بڕوە کاک شێرزاد خالید بەڵام
کە خالیدێکێک لە فلیم سازە خەمخۆرەکانی بوارەکە ئەمە یەک دوو ئەوەتانی ڕێز مەبەستم بڕوونکردنەوەی بدەم بۆ کا خالید برای ئازیز خۆشەویستم بە هەڵە لە بابەتەکە تێنەگا ئەم بابەتە ئەمەی بەکرەکان بردراوە لە دەستی کەسانە بووە تەنانەت ئەوانەی لە ناو عێراقیش بوونە تەلەفۆنیان کردوتویانە ئەی هاوار کاکە بگەن پێمان وا ئەیبەن ینی بەڕاستی دڵسۆزی ئەوان لە هین ناکرێ بڵین وەڵایی ئەوەی لە عێراقی ئیشی کردووە خەتای هەیە کاسێتەکان بردراون لە دەستی ئەوان نەبووە تەحەکومی پێوە کراوە یەک دوو زاریش کراوە بە وەک کاکاشم باسی کرد بە جوهدی کاکشوان داودی و یەک دوو برادێری کە یەک دوو زار تەعجیل کراوە بەڵام ئاخیران بردیان بەڵێ بەداخەوە لێرە باسەکات ئەڵێ مامۆستا ناسر حەسەن لەوێ مدیر بوو من لە یەکێک لە بەرنمەکان لەگەڵ مامۆستا ناسرە چەند چاو پێکەوتنێکم کردو وەکو هونەرمەندێکی دێرین جارێکیان پرسیاریەوەم لێ کردووە بیرم نییە لە کوێیانایە ئەویش یعنی ئەو دەسەڵاتە نەبووە بتوانێ بیکە کەس پشتی نەبووە کەس خۆری نەبووە بۆ وەڵامیش بۆ ئەوەی کە خالید مەسەلەن زیاتر بابەتەکەی لای ڕوون بێت کاک هاشم جەباری کتێبێکی نووسیوە لەسەرەوە و بەرنامەیەکی کرد لێرەش بەرنامەیەکی کرد لەگەڵمانە هەر بۆ بابەتە ئەو زۆر هەوڵی داوە بەڵام دەسەڵاتی نەبووە دەسەڵاتەکە لە سەروە بۆ و وەکو دەسەڵاتی کوردیش هیچ خەمێکیان لێ نەخواردووە و هەوڵیان داوە یعنی کەس هەبووە هەوڵدات بەڵام لەوەیە کا خالیدیش لەوێ بواە نەیتوانایە منیش لەوێ بوومایە کاک شێرزاد تۆش لەوێ بوویتە هەر نەمانتوانایە دیارە با بڵێن لە جێکەوە تەنگە گژە هەبووە لەسەر کەناڵەکە و بە فەرمان و بە ئەمر و تۆ دەرەکەیتە دەرەوە بە دزی حسابە بێ ئێدەری ناکەیتە دەرەوە هیچ فەرمانێک ئەمرێکت پێ نییە بیپارێزیت کۆپی بکەیت ئەوە کاک هاشم لەسەرەوانە باسی کردووە بەڵێ بەڵام گلەیەکە لەوەیە لە 2003-4ەوە ئەو بابەتە هەیە قسەی لە سەرەکرێ خەمی لێ نەخورا تا بردیان خۆی خەفەتەکە لەوەیە بەڵێ ئاخر وایە ئەوانەی بن ئەیبەن ئێستا لەوەی ئەوان پاراستی بێتیان لەوەیە کەسانێک هەبێت هونەربەند بن کەسانی دڵسۆز بن پاراستە بێتیان لەوەشە کەسانێک ناوەڵە هەمویان سووتانە بێ ئەیتر چیان لێ کردووە ئەوەیان نازانم ئەویانە بێ گەڕانێکی کەی بۆ بکەین و بیدۆزینەوە بەڵێ بابینەوە سەر ئەم لایەنیان ئەویان با زۆر لەسەری نەڕێن فەرموو زۆر باش فەرموو کاک سەرکەوتجان ئەمە بەستم بابینەوە سەر ئەم لایەنیان کە تۆ چۆن وەکو خەمخۆرێک ویستت ئەوانە جارێکی کە لە بازاڕ و لەم لاولەولا کۆیان بکەیتەوە و کە بوونە بە VHS کە بوو بە VHS ئاخری ئۆماتیک با بڵێن هەستیاریەکەی 720 VHS سوپەرەکەی 520 شتێکی وایە زیاتر نییە چەند 480 زیاتر نییە ئەمە سوپەر VHS بەڵام VHSی ئاحتیادی من ئێستاش لامە لەسەری نووسراوە 120 اینجا وەرە بۆ تەلەڤزۆنی گەلی کوردستان تەلەڤزۆنی کوردستان ئەمانە هەموو ئەو ئیشانی کایان کرد بە 120 یان کرد بە 120 یان کرد دوای ئەوەی بە خامی وەریانەگرت ئەهاتن مۆنتاجیانە کرد چنینیانە کرد چنینەکە ئەوە نەبوو بڵین لەسەر هەمان کاسێت بێ ئەبوای ئەم کاسێتە لەبەرەوە کاسێتە بگیرێتەوە لەویا نزیکەی 15-20ێکی ڕۆشت ئەمایەوە سەر چی ئەوەی کە پێشانی خەڵکە درا ئەوەی ماستەرەکەمان پێوت سەرەکیەکەمان پێوت 105 یا 100 مایەوە ئەگەر 1970 نەمابێتەوە ئەم 1970 خەڵک لە بازاڕەکان هەڵەسان لەسەری کۆپیانە کرد لە تەلەڤزۆنەکەەوە بە ڤیددیۆکەی خۆیان ئەی تەلەڤزۆنەکە چەندیەکی لێ خواردووە ئەمەی بەردۆ کەوتووە لەوەیە 50-60 بێت بەڵێ بەڵێ اینجا من لێرەوەیە لەو کاتێک کە ئیش لەسەری کردووە چۆن ئەم 50-60 ڕزگار کردووە بەڵێ سەرکەوت ئەمە ئەم بابەتانە
من بۆ خۆم کۆمەڵە تەمسیلیم هێنا لەسەر دیڤیدیەک بوو، دیڤیدەکە شەش تەمسیلی لەسەر بوو. تۆ تەماشاکە 6 تەمسیلی کەپز بکرێ لەسەر دیڤیدیەک ئەبێت چیتیا بما بێتەوە. بەڵام نەبوو ڤیددیۆ سیدی بوو کە 6 تەمسیلی 6 تەمسیلی بخرێتە سەر دیسکێک، ئەوە پێڵێن ڤیددیۆ سیدی، چونکە بۆ هەر هەمووی چڕەکەنەوە ئیتر زۆربەی جۆرەکەی قووەتەکەی هێزەکەی ئەڕوا، بەس دیڤیدی یەک فیلمێکە گرێتە خۆی نەک 6. بەڵێ مەبەستەکەمەوە بوو. بەڵێ جا ئەمانە ئەگەر بە کۆنڤێرتی کەی کوالیتیەکەی نامینێ، لەبەرەوەی فرەیمی کەمە، هەموو ئەبێ بە چوارگۆشە و بڵاوە بێتەوە. بەڵام خۆشڵێ بەرنامە هەیە، بەرنامە هەن فرەیمی بۆ زیادەکەن، لە خۆوە چاچی ناکەن. بۆ نمونە کایکەیتە 720 قەبارەی 720 یادێکێ بەقەت قەبارەی خۆی فرەیمی بۆ زیادەکە. یعنی ئەگەر ئەوەندە خاوە کۆمپیوتەرێکی زۆر باشن نەبێ ئیشەکە ناکە. ئەگەر ئیشەکەشت بکە کۆمپیوتەرەکەت باش بێ، ڤیددیۆیەکی 15 دقەی 2 ڕۆژی ئەوێ تا تەحویلە بێ، کۆنڤێرتە بێ بۆ دیقەیەکی باشتر، کوالیتیەکی باشتر بە زیادکردنی فرەیم. ئەمە زۆری هاوکاری کردین لەوەی تەمسیلەکان یان بابەتەکان زۆر تێک نەچن بمینەوە وەکو خۆی. بۆ ڕەنگکردنیش بەرنامە هەیە. من 3 هینی بەرنامەم دابووە بەڕێستان، ئەگەر یادت بێ، تۆپاس ڤیددیۆ ئینهانسەر. ئەمە بەرنامەیەکە سەرکەوت، بەرنامەیەکە کە بۆ نمونە تەمسیلێک ئەەکەمە ناو ئەو بەرنامەیەوە بۆم بکە بە فرەیم، واتە ڕەسم فرەیم بۆم جیاکاتەوە. لەگەڵ ئەوەشا بۆم بکە بە SD. ئەم بەرنامەیە ئەو ئیشاکە تۆپاس ڤیددیۆ ئینهانسەر سەرەڕای کوالیتیەکەی بەرز دەکاتەوە، فرەیمی بۆ زیادەکە، بۆ شت ئەکا بە فرەیم واتە ڕەسم بە PNG لە فۆڵدەرێکا بۆ دانا، بۆی هەیە ڤیددیۆیەکی 1 دقەیی 2000 ڕەسم بێ، چکە فرەیم جایەکاتەوە. کە ئەم فرەیمە جیادکردەوە دێی ئەدۆب فۆتۆشۆپی 2022 بۆ سەرەوەی تر 2022 بێ 23 بێ، ئەیهێنی یەک وێنە لەو وێنانەی کە کراوە بە PNG ئەهێنی هەر لە ناو ئەدۆب فۆتۆشۆپە ئەتوانی ئۆتۆمات ئیشی لەسەر ئیشەکە دڕیکەکە ڕیکۆردەکە. بۆ نمونە من ڕەنگەکەم، ئەو ڕسمە ڕەنگەکەم لە لای ڕاستیشەوە سوود چین چ ڕەنگێکی زۆر بێ کەمێکەمەوە، کەم بێ زیادی ئەەکەم بە جۆرەی ئەو وێنەیەکی ڕەنگاوڕەنگی جوانم ئەداتێ، دوایش ڕیکۆردەکە ڕائەگرم بە کردارێکی تر، یەک ئایکۆنی ئۆتۆمات لەسەر دیسکتۆپەکە دروست دەکەم کە ئەو ڕیکۆردەی منی کردووە. ئەچم ئەو فۆڵدەرەی هەموو وێنەکانی تایە، بۆ نمونە 10,000 وێنەیە ئەو ڤیددیۆیە بۆتە 10,000 وێنە، 10,000 فرەیمە، ملیۆنێ فرەیمە، ڕێک فۆڵدەرەکە هەڵەگرم و ئەیخەمە سەر ئەو ئۆتۆماتە بۆ خۆی یەک ئەو کردداری بەسەر ئەو وێنەیە ماهێنا ڕەنگم کردووە، یەک ڕەنگیانەکە و ئەیکاتە فۆڵدەرێکەوە بەجیا. جا ئەمە کاک سەرکەوت هەمووی زیرەکی دەستکرد دەیکا، یعنی ئەمە نییە بڵێ بەچان و باوی خۆمە، بەڵام تۆ عملیەکە ئەەکەی، یعنی
بێبی دۆزیتەوە چی بکەیت بەدوای بگەڕی چۆن عملیەکە بکەیت چۆن ڕەنگەکان بە کەیفی خۆت کە ڕەنگی کەم بدەیتێ یان ڕەنگێکی زیاد بدەیتێ کە ئەمەت کرد هەموو وێنەکانت بۆ ڕەنگەکە بەڵام ئەمە ئەم عملیە بە ڕۆژێک دوانوسیان تەواو نابێ بێ بە بەردەوامی کۆم کە هەمووی کرد بە ڕەنگاو ڕەنگ دێی ئەدۆب پرێمەرێک 2023 ئیمپۆرتی هەموو ڕسمەکانەکەی کە ئیمپۆرتی هەموو ڕسمەکانت کرد ئەبێ بە ڤیدۆ دواتر ئەچی ڤیدۆ کۆنەکە ئەوێنی دەنگەکەی ژێری دەرەکەیت و ئەخەیتە ژێر ئەم ڤیدۆ تازە ڕەنگاو ڕەنگەکە و ئەم ڕەنگاو ڕەنگەی ئێستا لە پێشاومانە ئەمە دەرەچێ ئەمە ئەمەلیەیەکیانە کاک سەرکەوت ئەمە ئەمەلیە یەکەمیانە پیشناڵە ئەمەیان ئەگەر بکرێ ڕەنگاو ڕەنگێکی زۆر تەبیعی جوانت ئەداتێ بەڵام هەشە بەرنامەیە بەس ڤیدۆکە بخە ناو بەرنامەکە بە ماوەیەکی ئەوێ ڕێک ڕەنگێکا و دەرێکا بەڵام ڕەنگێکی خراپ ینی بەدڵی تۆ نییە ڕەنگێ دەموچاوی تۆزێک تووری زیادە ئەم لە ئەو بەرنامانەش پێم خۆشە لێرە باسی کەم و بەرنامانی کە لە خۆیەوە یەکسەر ڤیدۆ بکە ڤیدۆی بدەرێ و ڕەنگاو ڕەنگیەکە یەکێ لەوانە پیکس بیم ڤیدۆ کۆلۆرایز پیکس بیم ڤیدۆ کۆلۆرایز ئەمە بەرنامەیەکە بەس ڤیدۆکەیە ستار بۆ ڕەنگاو ڕەنگێکە بەڵام ڕەنگاو ڕەنگێکی بەدڵی تۆ نییە بەرنامەیە تریشەیە AV Club ڤیدۆ ئەنهانسەر AV Club ڤیدۆ ئینهانسەر بە هەمان شێوە ئەمە دوو ئیشە لە هەمان کاتە ئەتوانێ دیقەکەی بەرزکاتەوە لە هەمان کاتا ڕەنگاو ڕەنگیشی بکە ئەمە زۆر گرنگە ئەم AV Club ڤیدۆ ئینهانسەرە کاک سەرکەوت ڤیدۆکە کوالیتیەکەی بەرزەکاتەوە لەو لاشەوە ڕەنگاو ڕەنگیەکە بەڵێ کاک شێرزاد وا بزانم تا ئەو کاتێک کە تۆ دەست بەم ئیشە کرد کەس پێش تۆ دەستی پێ نەکردبوو ناڵێم کاک سەرکەوت برادێک لە یوتیوبە ناوی هەڵۆیە پێم وابێ ئیشێکی کردبوو بە حسابی خۆی ئەویت ئەم ئیشەم فاشی لەو بە کەڵک نایە وازی هێنا بەڵام من بێگومان لە 2020ەوە ئەمانەی کە لە پێش ئێستا داوازێ ئەمانم 2021 ڕەنگاو ڕەنگ کردووە ئەو کاتە کەس نەبوو ئیشی کردبێ بەڵێ اینجا ئەمە تەلەڤزۆن ئەو تەلەڤزۆنەی کە ئیشت تیا کرد پشتیوانت بوون یان ئەمە خۆت کردت هەوڵی شەخسی خۆت بوو هەوڵی شەخسی خۆم بووم بەڵام کەرەسیان بۆ دابی نەکردم بۆ نمونە لە دابینکردنی کۆمپیوتەر بەرنامە ئەو بەرنامەی بمیستا بیکڕم بۆیان نەکڕیم ینی ئەوە ناتوانم بڵێم هاوکاریان نەکردوم هاوکاریە باشم بوون کەناڵی کەرکووک بۆ ئەم کارانە دەست خۆش ئەگەر تۆش نەبوویتایە تۆ شەوڵەکەت نەدایە ئەی بۆ کەسی کە لەو کاتەیە نەبوو ئەویان شتێکی کە دەستخۆشیت لە یەکەم با بزانین برادێکمان بڕوونکردنەوەیەکە دات کاک سەلام نەجمەدین ئەڵێ دەستخۆشی لە کاک شێرزاد دەکەم هیچ دەستگایەکی حکومی نییە ئەرشیفی کوردی بپارێزێ چەند کەسێک نەبێت من خۆم 100 کاسێتم کڕی تەنها لەبەر یەک تەمسیلی کوردی بە ناوی پشمین ئەویش 5 دقەی کۆتایی تیان نەبووە نازام کاک سەلام نەجمەدین نەناسی بەڵێ کاک سەلام نەجمەدین پێم خۆشە لێرە دەستخۆشی لێ بکەم زۆر هاوکاریشی کردوم زۆر جار بابەتی ڕەش و سپی بۆ نردوم من دەستخۆشی لێکەم ئەو ڕاستەکە ئەو پشمین بەڵێ تەمسیلیە ئەخیرەکەی نزیکەی 6 دقە تراکن یان هەر لای ئەو وانە لە زۆر شوێن وایە منیش دەسم کەوتووە 6 دقەی ئەخیری تراکە بەڵێ هەر نەماوە
کاک سەلامجان دەست خۆشە گەرماوەلا تاگات لیان بێ و پەیوەندیت لەگەڵ کاک شێرزادە هەبێ ئێمە دەست بە گەرمی ئەگوشین و زۆر سوپاس دەکەین هەر پشتیوانی کاک شێرزاد بیت بۆ ئێمە سەروەتێکی گەورەیە کاک یاسین قەرەداغی ئەڵێ کاک سەرکەوت ئەو ئەرشیفەی کەرکووک دەکرا بەس لە کاتی ئینتیفازە یان نازام چیەڵێ ئەڵێ بگوازرایەتەوە ئەو سەردەمە کەس لی بەرپرس نەبوو شار شیرازەی تێکچوو بوو کاک یاسینجان لە کاتی ڕاپەڕینەکە لە 91 من لە چەمچەماڵ بووم لەگەڵ کۆمەڵێ برادرانی پێشمەرگەی ئەو کاتە لە چەمچەماڵە کە کەرکووک ڕزگار کرا لەگەڵ ئەو هێزەیە بەڕێکەوتم بڕۆین بۆ کەرکووک یعنی من ئەوە نەبووم سەرکردە بەم یا شتێک بم بەڵام برادرانی ئەوێ پێیان خۆش بوو هاوکاریم بکەن بڕینە کەرکووک تەلەڤزۆنی کەرکووکە و شتانەی بپارێزین نێڵین تووشی فەرهود بێت تووشی دزین و ڕاوڕوودکردن بێت من کە چوم بۆوێ کەعباسی لێبوو کەعباسی ڤیدیۆ کەعباسی ڤیدیۆ کەوتە کۆکردنەوەی ئەو کەسانە لەو کاتانە کاکاشمم بینی خەڵکی کەشم بینی کە کەعباسم بینی کەعباس بە هێزێکی تایبەتەوە لەوێ بۆ کەعباسی ڤیدیۆ کەعباس لێرە بە چەند هەڵقەیەک باسی ئەو کارە ساتە ئەکات باسی ئەوە ئەکات ئەو لەوێ بەو هێزەوە تا چەند توانی چی پێکرا ئەو لەوێ باسی کردووە و لە ئەرشیفی خۆشیە هەیەکە لای کەعباسیش یعنی من ئەمام ڕوونکردنەوانە کە ئادەم کاڵم کەعباس وا بوو کاک ناسر وا بوو من خۆم شتم لایە بەڵام ئەمەوێ ئاگاداریەک بۆ هەمووتان کە بزانن ئەم کەسانە لێرە لەم فلیم سازانەوە قسەیان کردووە و باسی ئەو مێژووەیان کردووە ئەو مێژووە هەر ئەوە نی ئاوە بەها کەزای ڕۆژ دەبێت یعنی کەعباس بۆ نەیتوانی بیگوێزێتەوە لە کاتی سەرکەوت بەڵێ پێم خۆنەوەی بدەم کاک سەرکەوت لە 91 وەکو ئەوەی لە کاک هاشم جەباریم بیست هەموو گواسرابەوە بۆ مووسڵ پێش ڕاپەڕین بەڵێ لە کاتی ڕاپەڕینە ئەم کاسێتانی ئێستا کە براون بۆ بەغا لە کەرکووک نەبوون بدرابوون بۆ مووسڵ دوای ئینتیفازە با بڵێن دوای ئینتیفازە و تەواوبوونی ئینتیفازە گەڕاندرایەوە کەرکووک لە کاتی ڕاپەڕینەکە لە کەرکووک نەبووە ئەو کاسێتانە بەڵێ اینجا من مەبەستەکەم لە چییە کاک ئەمە کاک عباس لەوێ بەشێکی باسەکات کاک هاشمش باسی و بەسەی مووسڵەکە هەتا ڕۆشتۆ خۆی لەوێ دەوامیشی کردووە لەوێ خۆی لەوێ بووە لە مووسڵ چۆنە و قسەی بەڕێستان کەوتت وتیانە کاسێتێکی کوردی بێنن یاڵا با بسڕێتەوە بڕات شتیکیان لەسەری تۆمار کردووە ئەوەیان کردووە اینجا تۆ وەرە ئەو سەروەتە لەوێ کاک هاشم لە بن دەستیان نەبووە و فەرمانی پێ نەبووە و هەوڵیشی داوە و لەو کاتانەشە کاک هاشم لەوەیە تووشی گیرروگازی ئەوەش بوو بێت وەکو بەعسی کە لەسەر حکم بوو و جێمەترسیش بوونە و ئیتر نێوانەش کێشەن یعنی ئێمە ناتوانین بڵین چەنی پارێزراوە چەنی نەپارێزراوە چۆن بووە بەڵام چەنی هاتۆتەوە بۆ نمونە من ئێستا کە باسی لەگەڵ کاک ناسرە باسی شتێکم کرد لەگەڵ کاک ناسر حەسەن وەکو یەکەم کورتە فیلم یەکەم کلیپ من ئەڵێم کاک ناسر حەسەن کردوێتی نازانم چێ بیرێتی گۆرانیە کە بوو کرێنشینی حەسەن دڵسۆزەی وت ئاواز و هەنراوەی مامۆستا عەلی مەردان بوو کاک ناسر حەسەن ڤیدیۆی گرتووە و مۆنتاژی کردووە دەرهێنارەکەشی بووە ئەو ڤیدیۆیە ئەوە ببینیت کلیپێکە ئەتوانی بڵێ یەکەم کلیپی کوردیە پێشەوانەی شەماڵ سایب و هەر ئەوەش ئەتوانی بڵێ کورتە فیلمێکە یعنی سیناریۆیەکی بۆ نووسراوە کە کاک ناسر حەسەن خۆی ئەڵێ من فیلمێکی داکومنتەریم کردووە بە ناوی ئەڵوان ئێنە ئەو فیلمەی ماوە و نە ئەویشی ماوە ئەی گۆرانەکانی شەماڵ سایب کوانێ بە ڤیدیۆ ماون بە ڤیدیۆ هەبوو کە وەختی خۆی شیراک
دەرهێنەر شیراک ئەو هاتووە هەمووی بۆ ڤیدۆ کردووە ئەوانە چیان لێ هاتووە مامۆستا عومەر دزەیی گۆرانی هەبووە بە ڤیدۆ با بڵێن لە دەرەوە و کلیپ بووە ئەوانە چی لێ هاتووە یعنی ئەمانە هەر هەمووی لەگەڵەوانەیە ڕۆشتووە وەکو کاک شێرزاد و کاک هاشم و کاک ناسر و کاک عەباس و ئەوانش باسییان کردەوە بەڵێ کاک شێرزاد جان سەرکەوت پێم خۆشە ئەوە بۆ مێژووە کاک ناسر حەسەن یەکەم کەس بووە کامیرەی مەحمولەی بەکارهێناوە کامیرەی مەحمولە بۆ ڕەنگی گۆرانی ڕەنگی لە دەرەوە کەریم خەمزە گۆرانێکی کەریم خەمزەیە گۆرانێکی محەممەد ئیبراهیم عەبدوولە لە سەرچنار پێم وابێ تۆمار کراون گۆرانێکی تریشە ئەمە چوار گۆرانی زۆر نایاب و جوان کاک ناسر حەسەن دەست پێشخەری کردووە یەکەم کەس بووە بە کامیرەی مەحمولە و بە ڕەنگی تۆماری کردووە پێم وابێ لە 1970 بۆ 1970 ساڵی 1970 بۆ 1970 ئەلەو تاریخەیە بڵێ بڵێ خۆشی باسی کردووە لەوێ یعنی بە حەقەت ئەمی شەی بەڕێستان و یەکێکە لەو ئیشە جوانانەی کە جارێکی کامانە زیینوەکەیتەوە یعنی سەم گۆرانی حەسەن زیرەک ئێمە کاتی خۆی زۆر زۆر بە هۆگرەوە بووین بزانین حەسەن زیرەک گۆرانیەکی هەیە ڤیدیۆ کرابێت یعنی نەبوو دەستمان ناکەوت چونکە بۆ دەسەڵاتی حکوومەتی عێراقی پێش ڕاپەڕین هیچ شتێکی ئەودی و ڕۆژەڵات هی کورد بێ و هی ئێران بێ نەیهێنایە ئەمدی و بەس لە کاتێکە ماوەیەک هەنێ لە گۆرانی بێژەکانی هێنا لەوانە گوگش و نەسرین و ستار و ئەوانی هێنا کە لە عێراقا گۆرانیان وت ئەوانی بۆیان تۆمار کرد دوای ئەوەش کە لە کاتی جەنگی عێراقیێران نابوونێ لە گۆرانی بێژەکان هاتنە ئەمدی و تەلەڤزۆنێک بەشێکیاندا بوو بە جەماعەتی موجاهیدین ئەلەویا کۆمەڵی گۆرانی کە دابەزی هی گۆرانی بێژەکانیان ئەیجینا نەمانە بینی اینجا بۆ نمونە حەسەن زیرەک و ماملێ و ئەمانە هەر نەمان بینی بوو ئێمە ئەمە کوردستانی باشووری کوردستان و باکووری کوردستان و ڕۆژاوە ئەمانەمان هیچ یەکتری نەبینی بوو وەکو ئەمڕۆ نەبوو کە ئاها ئێستا سەتەلایت هەیە و ڤیدیۆ هەیە و یوتوب هەیە و ئەڕوا و بڵاوە بێتەوە اینجا ئەمەیان جێ دەستخۆشیە بۆ بەڕێستان کە توانیوتە هەوڵێکی گەورە داوەکە ئەمانە زیینوکەیتەوە و جارێکی کە ڕەنگە و ڕەنجیان کەیت و هیچ نەبێ کوالیتیەکەیان باشکەی جۆریەکەیان باشکەی ئەویان ئیشێکی زۆر زۆر چاکە و دەستخۆشجێی دەستخۆشیە کاک شێرزاد جان من لای خۆمەوە هیچم نەما لەگەڵ تا باسی کەم نازانم خۆت چیت لەلایە ئەگەر باسی بکەیت و برادرانش ئەگە پرسیاریانەیە بپرسن لە خزمەتین من کاک سەرکەوت ئاواتەخوازم ئەوە دڵنیاشم زۆر کەس بابەتی لایە بابەتی باشی لایە لە تەمسیلی و لە گۆرانی و لە شتی مێژووی لە هەر ڤیدیۆیەک بێ ڤیدیۆی ئەتر مێژووی بێ گۆرانی کوردی بێ تەمسیلی بێ دراما بێ بتوانێ بیگەێنێتە دەستمان هیچ نەبێ ئیشی لەسەر بکەین و ببێتە مڵکی هەمووان تەنها لای کەسێک نەمینێ بەداخەوە زۆر کەس دووبارەیەکەمەوە بڕۆ یوتوب پڕ بووە لە گۆرانی و تەمسیلی جوان جوان بەڵام لۆگۆیەکی گەورە بەسەرێتی کە ئەچی بۆ لای پێڵەی کاکە بمان دەرێ ئەڵێ و مڵکداری خۆمە و تایبەتە بە خۆم بڵاوێکەمەوە ئەمە بەڕاستی لای من خەمێکی گەورەیە هیوادارم هەر کەسێک بتوانێت ڤیدیۆیەک یان شتێک بنێرێ دوای ئەوەی چاچی ئەەکەمەوە و ڕەنگاو ڕەنگیشی ئەەکەم و کۆپیەشی بۆ ئەنێرمەوە بۆ خۆی وەکو هەدیەی تر چی لێ ئەکا بالێ بکە من
هیچم نەماوە هەر کەسێک هەر برادێک ئەگەر پرسیاری هەبێ یا ڕوونکردنەوەیشی بێ من ئەیخەمە سەر چاو چاوەکەمی بابزانین کاک یاسین ئەڵێ یاسین قەرداغڵە دەستخۆشی ئاراستەی کاک شێرزاد دەکەم جێگای دەستی دیارە بابزانین زۆر کاک سەلام نەجمەدین ئەڵێ لە پەیجێکی عەرەبی لە بەغا کاسێتی ڤیدیۆی کۆن ئەفرۆشن پێم گوت تەمسیلی کوردی و گۆرانی لایە گوتی لامە بەڵێنی پێداوم بۆم بنێرێت پێم گوت کێشەم نییە لە نەرخ بە هەر چەند بێت چاوەڕێم بۆم هات کاک شێرزاد ئاگادارەکەمەوە ئینشاءڵڵا کاک سەلام گیان من جارێکی کە زۆر سوپاس دەکەم لێرەوە بە ناوی فلیمسازانیشەوە سوپاس دەکەم دەستخۆشیت لێەکەم من ناڵێمەوە ئامانەتە بە من بسپێرە بەڵام کاک شێرزادت لێوە نزیکە و بە کاک شێرزادی بسپێری لەگەڵ کاک شێرزادە ڕێککەویت ئەو هیممەتە گەورەیە بکەیت جارێکی کە من زۆر سوپاس دەکەم دەسەکانە خۆش بێن من هەرەوەی لێ چاوەڕێکم کاک سەلام بەڕاستی بەخشندە و کەسێکی دڵسۆزە دەستی خۆش بێ من چاوی ماچەکەم کاک بابان حەمە ساڵح هەڵێ هەر سەرکەوتوو بن بابەتەکە زۆر لە جێ خۆیەتی مێژووی سەردەمی زێڕین جێی شانازیە زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان کاک بابانجان کاک یاسین قەرەداغڵێ مامۆستانوەر قەرەداغی ئەرشیفێکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر لای ئەو هەبێت ئەوەی لای مامۆستا ئەنوەر پارێزراوە من لەوە دڵنیام یعنی هەمومان دڵنیاین لەگەر لای ئەوەی هەبێ و ئەوەی مابێت پارێزراوە بەڵام مامۆستا ئەنوەر بۆ زانیاریتان خۆی یەکێک بووە لەو کاتانە من لە ساڵی هەشتاکانە ئاگام لێبوو شانۆیەکانی کە لە سلێمانی نمایی شەکران زۆربەی ئەو خۆی کامیری خۆی هەبوو ئەهات شانۆیەکانی تۆمارە کرد بە ڤیدیۆ بە VHS و پێشتریش وابزانم 8 ملیم و 16 ملیموانش یە بووە بەڵام ئەوەی ئاگام لێ بۆ VHSەکانی تۆمارە کرد و زۆریشی بە کوالیتی جوان چاک لای خۆی ماوە و ئەشی بەخشی بەو تیپە بۆ جێگەی کە ئیشەکانی بۆیانە کرد اینجا بۆ یەگەر لای ئەو هەر شتێک هەبێت لەو بڕوایم پارێزراوە وە برادەرانی تریش هەن بەڵام ئیتر کێیە گرنگەوەیە بپارێزرێ نەفەوتێ بۆ ڕۆژی خۆی زین و بکرێتەوە و بە کەڵک بێت چونکە ئەوانە بەرهەمی میلەتن ئیتر ئەمە وەیەکێک لە کێشە گەورەکانیش ئازیزان کێشە گەورەکە ئەوەیە ئێستا کاک شێرزاد دەمەیلایە بەڵام کاک شێرزاد بیدا بەچێ دەستگایەک نییە وەکو کاک شێرزاد باسی کرد وەکو هەموو جارێک باسیەکەین دەستگایەک نییە ئەم شتانە ئەرشیفکە لای خۆی بپارێزێت ئێستا لەم وڵاتانە دەستگای تایبەت هەیە بەوە و لە خەڵکەکانی شێکڕێتەوە وە کۆپیەک شەدا بەو کەسە ئەیتر ئەو دوایی تری شێر کەسێک بێوێ پێفرۆشێ بەڵام ئەو دەستگایە ئەی پارێزێت چونکە مە سامانێکی نەتەوەیە لای ئێمە ئەوە نییە بەڵام ئەوەی ئاگام لێبێت مامۆستا مەزهەر شتێکی کردووە بۆ گۆرانی کوردی لە ئەنستۆی کوردی ئیتر نازانم من زۆر شارەزایی و ئاگاداریم لەو بوارەیان نییە لەوەی ئەو کە چی کردووە بەڵام ئەویش هەستاوە بە ساختکردنەوەی گۆرانیەکان چونکە زۆرێک لە گۆرانیەکان هەر گۆرانی بەدەنگ بە کاسێت بە تۆمار ئەوەی کە با بڵێن لە قەوانە هەبووە ئەوانەی کە با بڵێن وەختی خۆی بە سیم هەبووە جاران پێش قەوان ئەمانە خۆی لە خۆیان دۆزینەوەیان وەگەر سیمەکە بدۆزیتەوە گەر قەوانەکە بدۆزیتەوە جارێکیکە لێی دەیتەوە گەر قەوانەکە شکابێ چاک بکرێتەوە وا بکرێ بۆی دەنگەکە بە پاکی و بە جوانی بگات بەڵام بەداخەوە لە یوتوب جاری وایە گۆرانیەکە بینین جۆمان لە گۆرانیەکە بێت دەنگەکە ناڕێکە دەنگەکە ناشرینە یا ئەوەنە کۆپی لەبەر گیراوەتەوە خوازانێ ئەمە سەتەمین کۆپیە اینجا ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەیە بەس جێی داخە بەو هیوایم ئەمانە خەڵکانێک بێن دەستگایەک بێتە پێشەوە و ئەو دەستگایە ساغیان کاتەوە ئەو دەستگایە پاکیان کاتەوە کۆمەڵە کەسانێکی وەکو کاک شێرزاد ئاوا لە خۆی بگرێ و بە هەمویانەوە هەڵمەتێکی بۆ بکەن بۆ ئەوەی ئەو بەرهەمانە هەمووی ساختکرێنەوە
یەک بەرهەم و دوو بەرهەم نییە، زۆرمانەیە. کاک شێرزاد جان جارێکی کە من ڕوو لە جەنابتە نێمەڵاوە گەر شتێکت بیرکەوتۆتەوە فەرموو لە خزمەتای. من لە کۆتاییە دەستخۆشی لە جەناب دەکەم، ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو برادرانی چاویان لە ئێمە بوو، بە دیار ئێمەوە عەزیەتیان کێشاودانی شتن. زۆر سپاسی پێشنیار و ڕوونکردنەوەکانیانەکەم، زۆر سپاسی یەک بەیەکیانەکەم کە لە هەستی دڵسۆزیەوە لە بابەتەکە ئەڕوانن، و زۆر سپاسی ئەوانەشەکەم هاوکارمانە بن، زۆر سپاسی ئەواناکەم بە ئیشەکەمانەزانن و دەستی ئێوەش خۆش بێ. ئەمەی ئێوەش بۆ مێژوو ئەمینێ کارێکی زۆر پیرۆزە، دەستان خۆش بێ کاک سەرکەوجیان. چاوەکەمی لە خزمەتین. کاک سەلامجان وەکو وتمان ئەوەی کە نووسی و تاڵی هونەرمەند عەلی ئەحمەد تەمسیلی چڵپا و خۆتان بگرن هات مالەی سەرگردەکەی لایە، بەڵام نازانم بۆ بڵاوی ناکاتەوە. نەک ئەو لەوەیە کەسانی کەش لای بێت وەکو کێتان بوو باسی کرد کە مامۆستا ئەنوەرش لایەتی، بەڵام ئەمە ئەگەر دەستگایەک نەبێت، جێگەیەک نەبێت ئەو ئەرشیفانە وەرگێت، کاک عەلی ئەحمەد لای خۆی بمێنێ باشترە لەوەی کە بکەوێتە ئەملاو ئەولاو وێران بکرێت. یا با بڵێن خەڵکانێک بێن زۆر بە نابەرپرسانە بڵاوی بکەنەوە و بە کوالیتیەکی ناجۆر. کاک یاسین قەراغی لە کاک شێرزاد تەماشای پیجی مامۆستا ئەنوەر قەرەداغی بکات، زۆربەی بەرهەمەکانی ئەبینێت، بە تایبەت بەرهەمەکانی زانکۆی سلێمانی. نام کاک یاسین جان منش بینیومە، ئەزانم هەنێکیمان بینیوە، بەڵێ مامۆستا ئەنوەر خۆیشی دەستێکی ڕەنگینی هەیە لە مۆنتاژکردن و چاکردن و ئیشکردن لەو لەسەر ئەو بابەتانەوە. ماوەیەکیش لە تەلەڤزۆنی گەلی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبوو، جێدەستی دیار بوو. ئینجا بۆیە مامۆستا ئەنوەر کەسێکە لەو بابەتەیە مەسەلەن دەستپاکە و جێی شانازیشمانە. من پەنجەکانی ماچەکەم، پەنجەکانی سەری میلەتی ئەمەی بەرز کردو و شوناسی میلەتەکەمانە. من وەکو وتیشم برادەران، یەکێک لە کێشەکانمانەوەی دەستگایەک نییە ئەو شتانە بپارێزێت، و ئێمەی میلەتی کورد دەستگایەکمان نییە. وەزارەتی ڕۆشنبیریمان تا ئێستا بایەخی بە چاپپارێز نەداوە. من بۆ نمونە فیلمی قەرەجم ڕۆژێ برادێک تابانخان پێی وتم، وتی سێرم کرد پۆستێکی دانابوو و لینکێک کۆمانەوە توی ئای دەست خۆش کاک سەرکەوت، نەمزانی کاک سەرکەوت تارۆ وەختی خۆی سەرکەوت دەباغ بووە، وەتانێ فیلمی قەرەجی داناوەمانە و لە یوتوب. کاتێک کە سێرم کرد یەکەم شت من سەرکەوت دەباغ نیم، قەدەوە من نەبوومە تا لە کوردستان و سەرکەوت مەجید بووم، بەڵام کاتمە وڵاتانە تارۆمەک و لاستنێمێک بۆ خێزانی هەڵبژارد، بەڵام هەر مەجیدەکەش ماوە، ئەوە سەرکەوت دەباغ نەبووم. بەڵام فیلمی قەرەجیش من لای خۆم هەموو دامگرتو بوو بە کوالیتیکی زۆر باش. کاک وەکو وتم کاک شەماڵ جارێکی کە مۆنتاجی کردبووەوە ئەوەی کە ئەیبینن ئەو برادەرە چوو بوو لە بازار ڤیدیۆکەی بزانە چۆن دەستکەوتووە، هی تەلەڤزۆن و ئارمی یەکەم جاری تەلەڤزۆنی گەلی کوردستانی پێوە بوو، کوالیتیکی زۆر بەڵێ اینجا کوالیتیکی زۆر خراپ. کاک شێرزاد ئاگادارم کردو، پێم وتی کاکە تۆ بێ پێت خۆش بێ من بڵاوێکەمەوە، وتمی کاکە بۆ بە خراپی ئاخر من هەمە لەولا دامناوە بە جوانی، بۆ ئەوەی من شێر جان کاک شێرزاد ئەوەی توش نەنە ئەوەی منی نەبردبوو، ئەوەی تەلەڤزۆنی گەلی کوردستان لە بازاڕەوە نیە لە هینەکەوەی هێنابوو. یەکاکە بوو وا لەواکەیت، یعنی بەرهەمەکە بۆ بە سەقەتی ئیتر هەتا من یەک دوو جار داوای ڕوخسەتم لێ کرد لای بەرێ سێرمەکرد، نێویست لای بەرێ، هەتا بە یوتوبم وت لە ڕێی یوتوبەوە بە چاپارێز با بڵێن کۆپی ڕایت ئەوان لایان بردو نیان هێش. اینجا با بزانم کاک سەلام ئەڵێ فیلمی نێرگز بووکی کوردستانە لای خانەوادەکەیەتی. من یەک دوو پرسیارێکم کرد کاک سەلام، بەڵام نەگەشتمەنە ئەنجام، نازانم لای چیانە، چونکە بەرهەم هێنەرەکەی هەبوو و دەرهێنەرەکە جعفەر عەلی، بەڵام نەمانزانی نەگەشتینەوەی لای چێ بێت.
بەس ئەبێ لای حاج ماڵی خانەوادەی ڕەوانشاد حاجی مەکی بێ نازانم. ئیتر من مەبەستمەوە نییە بۆ خۆم هەم بێ، بەڵام پێم خۆشە ئەو فیلمە بێنین ڕۆژێک لە فلیم سازان لێرە لێ بدرێ و شرۆڤەیەکی لەسەر بکرێ و گەنگەشەیە بکرێ وەکو زیینوکردنەوەیەک و مژدەشتان بەڵێ کاک شێرزاجان فەرموو. تقریبا ئەم ئەلم یەک دوو ڕۆژەیە من تەمسیلی مەرەزەم تەواو کرد بەڵێ ڕەنگا و ڕەنگی. ئەگەر پێتان خۆش بوو بۆتان ئەنێرم، ئیتر لەسەری ئەدوێن، ئیتر شرۆڤەی لەسەرەکەن، چی لەسەرەکەن مەرەزە ئەزانی کام تەمسیلیە خۆ. بەڵێ 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 کاک شێرزادجان، من ئەگەر ئاگاد لێ بێت لەو ماوەیە ئاگادارم کردیتەوە، وتم ئەگەر با بڵێن بەهاری دزراو کە لەناو خەڵکا پێڵێن ڕۆستەمی نەوتفرۆش و هەروەها مەرەزە ئەگەر هەردووکی لایە من خۆشحاڵم چاوەڕێ بووم لە لای تۆ بە کوالیتێکی باش چاکی بکەیت و ئامادەی بکەیت. ئیتر من ئەتوانم بۆ لیستی ئایندە هەردووکیان دانێم مامۆستا عەلی کەریم ئامادەیە بێت قسەی لەسەرکات و لەوەیە مامۆستا جەلیلیش بتوانێت بێت قسەی لەسەرکات وەکو ئەرشیفەکە وەکو هەردووکیان. ئیتر نازانم کاک جەلیل هیوای تەندروستی باشی بۆ خوازم، بەو هیوایم تەندروستی زۆر زۆر باش بێت تا بتوانێت بێت لە ئامادە بێت بۆ گەنگەشەی هەردوو فیلمەکە. اینجا مادام وابوو لە ڕێی فلیم سازانەوە هەردووکیان داگرین، ئەوە بۆ لیستی ئایندە ئەو مژدەیە بە بینەرانە دەین کە بەرهەمەکە ئامادا بێت. لەوەیە هەردووکیان بێ یەکێکیان بێ، پێم وایە هەردووکیان، چونکە ئەوە وەکو ئەرشیفە هەردووکیان لە زەمانێکا بوونە، هەردووکیان بە یەکەوە هەڵەگرێت قسەی لەسەر بکرێت. دەست خۆش بۆ بەڕێستان و بزانم کاکوشیار لەکەڵێ ئێمە وەکو کەناڵی ڕەسەن زۆربەی ئەو تەمسیلانەمان لایە بە ڕەش و سپی. کاک شێرزاد کاکوشیارە ناسی؟ بەڵێ برادەرمە کاکوشیار ڕێز هەیە بۆی درێخی نەکردووە بە هیچ شێوەیەک. من وعدمان داوە سەری لێ بدەم ئینشاءڵڵا لە ماوەیەکی کەمە، لەم ماوەیە ئینشاءڵڵا سەری لێ ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە. کاگوشیارجان زۆر زۆر سپاس، دەسەکانە خۆش بێ. من کام پرسیارانەکەم کاک شێرزاد خۆشحاڵم کە ئێوە زیاتر نزیکن لە یەک، بەڵام من بەبەستمەوە بوو بۆ ئەوەی بەدەست لەگەڵ تۆیا پەیوەندی هەبێ باشترە. ماوە من بینیوە کاک سەرکەوت، بەڵام لە بەرنامەیە قسەمان کردووە ئینشاءڵڵا تا جەژنە و یان دوای جەژنە ئەلم ماوەیە سەری لێدەم بزانین بەشکم کۆمەڵێ بەرهەمی باشی لابێ ڕەش و سپی بۆ ئەویانکەینەوە. من کاتی خۆی تەمسیلێ زۆر باشیدا پێم مەسەلەی شارێک هین ئەوەی مەسەلەی شارێک لێر بووە نازام شتێ لەو بابەتەیە تەمسیلەکە بۆ بەناوبان من چاکم کردووە و ڕەنگا و ڕەنگیشم کردووە، ئەویشم لە ئەرشیفایە لای خۆمە، ئەویشم لایە. دەستی خۆش بێ چاوی ماسەکەم ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە. دەسەکانە خۆش بێ. کاک یاسین قەراقیەڵێ کاک سەرکەوت فیلمی قەرەج لە کوێ نەگیرا بوو، مەبەستم لۆکیشنەکەیەتی ساڵی چەند بوو؟ کاک یاسین جان ساڵی 91 دوای ڕەوەکە کە هاتینەوە، ئەو کاتێ هاتینەوە هێشتا ڕژێمی بەعس لە ناو سلێمانی و هەولێر و شارەکانە مابوو. اینجا لەو کاتەیە بوو کە جارێکی کە ڕاپەڕین کرا و لەشکری سەدام دەرکرایە دەرەوە، لەشکری بەعس دەرکرایە دەرەوە، ئەلەو کاتانەیە بوو و لەو دیانەی دەوروبەری سلێمانی تەمان ئێستا دێنین، ئێستا هەمویان بوونە بەگەڕک ئەواڵ و کۆستەی چەم و لەو ناوانە وێنە ڤیددیۆمان گرت بوو هەر لە دەرەوەی سلێمانی لە دەوروبەر، یعنی با بڵێن هەر لەو دەوروبەرانەیە بوو. اینجا لە ئەواڵ ئەوەی کاروانی قەرەجەکان هەر هەمووی لە ئەواڵ گیرە و ئەو ڕۆژە وابزانم ئەواڵ بۆ گەر کۆستەی چەم نەبوو بێت. من
بیرم نییە بەزەبەت برادران باسییان کردووە بەرنمەیەکشمان کرد شیکاریەک بوو لەسەر ئەو فیلمە و برادرانی کەش ئەوانەی بەشداربوانی هاوڕیانی ئازیزم بەشداربوانی فیلمی قەرچ قسەیان لەسەری کردووە کاک یاسین ئەتوانی سەیری ئەو بەرنمەیەشکەیت و فیلمەکەش ببینی لەوەیە زۆربەی وەڵامەکانت دەستکەوێت زۆر سوپاس بۆ هەر هەمووتان و زۆر سوپاس بۆ کاک شێرزاد دەستەکانی خۆش بێت و برادرانی تریش ئێوەش هەر کەسێک لە جێی خۆیەوە هەرچ بەرهەمێکتان دەستکەوت ئاوا بیگەێنە کاک شێرزاد با ئیشی لەسەر کا و پاکسازی بکە و چاکی بکاتەوە و بۆی ئەو سەروەتە لای کاک شێرزاد بێت من پێم وایە و واشی ئەبینم من خۆم بم بە دەستێکی ئەمینی گەورەی ئەزانم و ئەگەر ئێوەش بەوی بسپێرن ئەوە ئیشێکی زۆر گەورە و نەتەوەیی ئەکەن چونکە ئەوانە سامانی نەتەوەیە با بپارێزرێن و لە دەست نەچن وە جوان کرێن باشترش کرێن جارێکی کە بینەران بیبیننەوە و وەزین و بنەوە کاک شێرزاد جان جارێکی کە دەستخۆش زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک بۆ بەردەوامیدان بەم بەرنامەیە و بە پێگەکەی خۆتان و جارێکی کە من داوای لێبوردن لە هەر هەمووتانەکەم کە من ئەمڕۆ بە بۆنەی بارێکی نەخوازراوە کە لە دەسەڵاتی خۆمان نەبوو نیو سەعاتێک بەرنامەکەمان دواکەوت بەڵام گرنگەوە بوو هەرتوانیمان پەیوەندی بێکەوە بکەین و هەمومان سوود لە یەکتری ببینین